دەڕۆژی بەهارمێنن 15 ڕۆژی بەهارمێنن برنجی دەست پێ دەکرێت لە بۆ کردنی ئەوەلەن بڵین وەختی خۆی لە قەدیمەوە بە گاجووت و شتیوا دەکرا خۆی گاجووت جووتەکیاندا دەبەست و دەیان کێڵان بەڵانەوە بە مەکینەی دێن دەی کێڵن عەرزەکەی پێشەش کەسان پەیدا دەکەن و گۆلەکان هەڵدەبەستن و دەبێت دەڕۆژی بەهارمێنن ئەگە دەچنێ دەڕۆژی بەهار نەمێنن پاش دەکەوی جا وردە وردە دەبێت خەریکی بی ئەوەلەن گۆلەکان هەڵدەبەستی گۆلەکەت هەڵبەستن تەواو ئەگە گۆلەکەت هەڵبەستن پاش شوێنگین دەبێت بی جوان پشتە گۆلەکان ڕاستکەی بیسوێ ئەمە بدێڵین بیسوێەوە ئەینی لوسیان کە جوان بیان شێلی بۆی ئاوەکەی تێدا ڕابستی دەبێت گۆلەکانیش تەرازوێ بن بەڕاستی لە سەرتان سەر دەبێت تەرازویانکەی ئەو جا برجەکەش ئەگە بکرێ ڕۆژێکی پێشیەوەی داوێکەی ئەسپێنەکەی داوێکەی شەوەی دە تەلیسێکیدا ڕۆیکە تەلیسێکی بەرەوەی ئاوەکەی پێوە نەمێنی تۆزە قورس بێ بکەویتە نێو ئاوەکەی بکەوتە نێو قوڕێ جاوردە وردە گەوانەکەت کە ئەوە لە دەبێت تەنکاوی کەی نابێ زۆر حەمباراو بێ گۆلەکانی هەتاکو شین دەبێت تووڕە سەر دەکەوی گەڕەسەر کەوت ئەو جاری حەمباراو دەکەی و خەریکی دەبی وردە وردە نایاڵی گێمەکار بێ هەتاکو دێتە تاو پنجێ دەکەوت لە گوڵەکەی نیزێک دەبێ وەخت خۆ بە گێرێ گیانن دەکرد شوێنێکی ڕەن بایە یان جۆخینێکم دەکرد بە گاجوتان قەدیمەوە مەکینەوە شتوانە بجادەی لێ نەبوو هەنگینیشن ئەگەروانەی دەکرد برنجەکەن خڕ دەکردەوە بە گێرن دەکرد هەبوو ڕۆژ سێ ڕۆژان هەر گێرە دەکرد هەنگینی بەڵمەکەن لێ دەگرت و برنجەکەن خڕ دەکردەوە و بە شەوێن هەڵداویش بە ئەو داس و ماسوێ لێ دەچۆ دەرێ و دەنبردەوە ئیشکن دەکردەوە دەنبردە ئاشیولێن دەکرد و دەنخوارد قۆڕانجا بە زۆری قەدیم سێ کەس ڕێک دەکەوت سێ ماڵیان دوو ماڵ پێنج کەسەمان جاگەر هەباوەکیان تێکاریشیان دەگرت پێویست بە یان ئەگەر پێنج کەسمان بەسی بوو پێنج کەس دەکرد بە پێنج کەسان بە چواران بەڵام ئەگە هەبوو خەڵکی یارمەتی دەدا هەبوو بەکرێیان دەگرت وستان بە زۆری بەکرێ دەگرتن وەڵڵا ئەوەندی گەدەم کرد بەڵام دو سێ ساڵەوە چوار پێنج ساڵە نایکەین و هەیگینیش ئەگەر بە کریان گرت پاوە زەلام دەهاتە یاری و تا تەواو دەبوو هەنگینیشی پارێ خۆی دا کابرای کرێکار خۆ ئاپیزی بێ دەڕۆیشت و وهسفان كان لغاوة هسفان كان لغاوة هسفان كان لغاوة هسفان كان لغاوة تجار بردان لاني تجان بردان لاني أنا تجان بردان لاني تجان بردان لاني شوفوا برا خافيد وبازرينغاني خافيد وبازرينغاني ويا السلافي يبكى يا عيد بريم الجاني خافيد يدير لو كيما سبعاي درو يوم صحاري ئێستا گەنجەکان زۆر باشن زۆر هاوکاری دەکەن بڵێم ئەو ڕۆیار لە زبارەوە دەکەن بەیانی بۆ من دەکەن دوو بیانی بۆ کەسێکە دەکەن ئیشەکە زۆر بەسەر دەڕا زۆر باشی دەڕوە وەڵای هەر شێک بزانی تۆزێک ماندووبوونی پێ زۆر تاخیر دەبی هاوکاری دەکەن بەڵام شێک بزانی ڕئیشی سەعاتێک و سەعاتێ پێویست پێ ناکە خەڵکی لە خۆت کۆکەوێتن جێ هەمویان باشن ئێستا من دانی برنجی ئەجووم کەس بە کەس ناڵم بەخۆم دەنیاری پێویست پێ ناکە بە خەڵکەی بڵێم بەخۆی زانای کە برنجی ئەجووم یەکسەر دەنیارم ئێستاوە برنجە درویانە دەی درون هەندێکمان دەدرون ئەوانش باری دەکەین دەیمە سەر جادەکەی کە سەر جادەی سیارەوە سەر دەکەون و بەڵمەکەی لە برنجەکەی جا دەکەینەوە بۆ خوا بەگشتی کاتی دەوێت کە ئێستا ئەوە چاک نەگەیوە ئێستاوە دەبێت نوێی بە جێڵین تا سەر ڕۆژێکە کە بارانی نێدا تا دەگا بەزەوە دەبێن سەر جادەی شەڵا
کە باران نەباریت و بارانیێندا هەر سعات و سعات دەبا لێک زیاد دەبێتەوە. ڕۆڵی ئێمە ئافرەتیش لە درونەوەی برنجدا ئێمەش لەگەڵ پیاوەکان کار دەکەین. سەرەتا وەکو خواردن ئامادەکردن خواردنێکی سادیان بۆ ئامادە دەکەین، بەڵام بۆ نیوەڕان خواردنێکی باشیان بۆ ئامادە دەکەین. جیاوازی کارکردن لە نێوان گوند بۆ شاریشدا ئەوەیە لە هەرچی لە گوندا بە شێوەیەکی هەرەوەز ببێت جیاوازی کارەکان ئەنجامدا، بەڵام لە شاردا ئەمە بە شێوەیەکی بەرچاو کەمترە. جیاوازیکە ئەوەیە ببێ ئەوەی جیاوازی بکە ئاخۆمە چ کارێکە یاخود ئەوە پیشەکەی خۆیتی کارەکان ئەنجام. ئێستا ئەمڕۆ درونەوەی برنجە لەگەڵ پیاوەکاندا دێتە سەرجا برنجەکە لێک زیاد دەکاتەوە لە شنەبای دەکات بێ ئەوەی جیاوازی بکە ئاخۆمە چ کارێکە دیاخۆ پیشەکە. لە ڕووی جۆرەکانی برنجشەوە برنجی خۆماڵ چەند جۆرێکی هەیە کە قوڵەسوورە، بازیانە، سەدریا، هەمبەرە. لە ڕووی ڕەواجەوە زیاتر قوڵەسوور و سەدری ڕەواجی زۆرترە، بە شێوەیەکی بەرچاویش سەدری زیاتر چونکە ناسکترش و بۆنداریشە ڕەواجێکی زیاتری لەسەر بە بەراورد بە برنجەکانی تر. جیاوازی ئێستا یەک شتە هەیە کە ئێستا تۆزێک بە دەستگاکان پێش کەوتووە بەو دەستگانێک کە ئێستا وەکو جاران نییە، ئێستا جاران دەبوو بەگان با دەبوو سێ ڕۆژان چوارانی خەریک بای، بەڵام ئێستا کە دەی دروی بە مەکینەی دێنێ سەر جادەی فەورە گێرەی دەکەی و هەموو مەسەلا وەکو خزماتی لێ خڕدەبنەوە سووری دەکەن و لە گۆڕی هەڵدەگرن و مەسەلا فەرقی هەیە دەگەڵ جاران زۆر. ئەوە حەیب نەبێ شەنەبا ئەو کای لێ بەدەر دەکا، ئەوە شەنەبا جارانی شەروا بووە نەگەێستا جارانی شەروا کاکەن لێ بەدەر دەکرد مەسەلا بڵین ئەگە هەڵی ناوێت تەپان ناشتە دەرێ دەبێ هەڵی باوێن دەبێ سووری کەین ئەنێ بەس دەستوری مەدەڵین سووری دەکەین. وەڵی شوێنی تایبەتە بوو خۆ لە منتیقەیمە لە دۆڵێ کەس هەندەی نەبووە کاڵی بگریتە بۆ ساڵانەیە، هەندەی نەبووە خەڵک کە لە بۆ ساڵانێ هەڵی بگریت بڵێ لە بۆ ساڵێکی دیمەیتەوە بەس تۆکە نەبێ تۆکە بەڵا هەیە کابرا دۆڵەمەندە لە بتوێنەی دەکرد ئەوە لە بۆ هەبوو یەک وانێکی داکات یەک هۆدەی زێ هەیە خوا دەزانی 89 تەنەکەی دەکات، زێ هەیە 50 تەنەکەی دەکات، زێ هەیە مەسەلا بڵین 30 تەنەکەی دەکات، بەڵام بە جێ و بە حەرزە حرس هەیە دەزانی سە زۆری دەبڕی ئەنی لە سەتا مەسەلا بڵێن نیە تەنەکە هەیە 50 تەنەکەی دەبڕی، 50 هەیە کەمتر دەبڕی زیاتر دەبڕی، ئەوە بە حەرزە و بە جێیە.